بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم ئێوارەیەش ئاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست. خۆشەویستەکانم خۆتان باش زانن کە چەند کاتژمێرێک ماوە لە بەردەممانە بۆ ئەوەی کە بچینە ناو مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەو مانگەی کە موسڵمانان چاوەڕێن بەوەی کە عیبادەتی تیا بکەن، پەیمانی خوانی تیان نوێ بکەنەوە، پەیوەندیەکانیان خوانە خواستاگەر لەگەڵ خوای پەروەردگار بە جۆرە لە جۆرەکان کێشەی تێکەوت بێ، خەوشی تێکەوت بێ، ئینشاءڵڵا بتوانن پەیوەندیەکەی خۆیان لەگەڵ خوای پەروەردگارە گەرم و گوڕکەنەوە. لە مانگی ڕەمەزانە ئێمە واز لە خواردنی جەستەمانەهێنین، چەند سەعاتێک واز لە خواردنی لاشەمانەهێنین، بەڵام خەریکی کۆکردنەوەی سەخیرە یاخود خواردنی ڕۆحین. لەبەرەوە ئەمە زۆر پێویستمانە لە ماوەی 11 مانگە ئێمە بەردەوام خەریکی نەفس یاخود خەریکی لاشی خۆمانین، بۆیە لەو مانگەدا سەرگەرمە بین بە ئاوەدانکردنەوەی ڕۆحی خۆمان. باڵانسێکی زۆر جوان هەیە لە مانگی ڕەمەزانە، ینی ئەو باڵانسەی کە لە دەستین، ئەو هاوکێشەیە یاخود با بڵێن ئەو هەماهەنگی کە لە نێوانی جەستە و ڕوحە هەیە تێکەچێ، بەڵام لە مانگی ڕەمەزانە ئەم باڵانسە یاخود بڵێن ئەم بە جۆرێ لە جۆرەکان ئەم بابەتە هاوسەنگە بێتەوە، وەروەها ئەگەر خوا نەخواستە لایەنە ڕوحیەکەمان لاواز بوو بێ، لایەنە ڕوحیەکەمان بەهێزەکەینەوە. بۆیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە حەزەی بەهەشتیمان زۆرە، ینی کاتی بەهەشتی بوونمان زۆرە، ینی ئەو کاتانەی کە هەستەکەی کە عیبادەتی خوای پەروەردگارەکەی بە تەواویمانە بۆ خوای پەروەردگار و یەکلاو ئیخلاصە بیت، هەستەکەی کە ئەم عیبادەتە بۆ خوایە. بۆیە وەکو وتمان لە حەزەی بەهەشتیمان لە مانگی ڕەمەزانە زۆرە بێ. هیوادارم بتوانم کە لە هەندێک باس لەو لەحزانش بکەم. بابزانم پەیوەندی کاک جەمال لە هەولێر. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. زۆر سپاس کاک جەمال گیان، خۆشحاڵم کە جارێکە گوێم لە دەنگت بوو. فەرموو. برای بەڕێز و خۆشەویستمی زۆر سپاس دەکەم. وەڵاهی مامۆستای بەڕێز ئەوە 1400 ساڵەیە مامۆستایەکان ماڵیان ئاوا بێ لە باتوویە گەورەمان ڕاستێریان کردین چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزان دەکەین. بەڵێ تر هەر ئەوا دەبێت پێشوازی لێ بکەین لە باتیرمان بۆ باوکمان، لە باوکمان بۆ ئێمە، لە ئێمە بۆ نەوەکانمان، بۆیە بە پێخۆشحاڵیەوە بە دڵێکی فراوانەوە پێشوازی لە مانگی ڕەمەزان دەکەین. بە حەقیقەت چونکە مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە، هەموو ڕۆژەکان ڕۆژی خوایە، هەموو عەردەکەی خوایە، هەموو بەردێک دەردێکی خوایە. چونکە شاعیرێک دەڵێ فەرمووتە عەذابم هەیە ترسی دەبێ، فەرمووتە عەذابم هەیە ترسی دەبێ، خوا دەفەرمێ. شاعیرەکە دەڵێ ئەو جێی کە بێ تۆی دەبێ لەکوێ بێ، کەواتە نییە هیچ شوێنێک نییە کە ڕەحمەتی خوای لێ نەبێ. دەبێت تۆ لەکوێ بی عەذاب بێکارە، تۆ لەکوێ بی عەذاب بێکارە، یعنی خوای گەورە لە هەر شوێنێک بێ عەذابی لێ نییە. دەبێت بە سنگێکی فراوانەوە، بە دڵێکی فراوانەوە پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەین. بەڕاستی مانگی ڕەمەزان مانگێکی خێر و بەرەکەتە، مانگی ئەوەیە خەڵکانی هەبوو چاو لە فەقیر و فەقارات بکەن، چاو لە هەژارات بکەن. مانگی ئەوەشە دەبێ هەموو خەڵک واز احترام الموجودات احتراما بهم جيراني خوشويستي تلفزيوني فيام دبي واز لدرو دلستيني واز دوي بين درو كابنا لزدي هر كسي لزدي جناب لزدي شبه لزدي حكومه لزدي هر كسي شيء يا بوي مانجي رمضان مانجي شي غوري مانجي شي فيوزا طبعا اول باز زاني هم روز كان هكيوز لا يما جابو هم روز الانسان بين ركعتين زاد مش ركعتين زاد تزيد يا بقرتين زاد روينا قبلنا كاتين زاد قيلك اخوي كويدك كواتا هم روز كان فيوز غوري لا شوي بس تكلفون الذنابه يا كنتو زود هذا نشي لك الطريق ما مصعد دافير يكثر سياري يتقيتين باشا لسالا كان هشتا بليبوشي اتو زورشتي هندي ناني كتي قبكينتي لسر شعر كاري ما مصعد عمر خيالي بس او جوابا من الذنابه
وڵی کاک جەمال بێ زەحمەت ئەگەر دوایە کە پەیوەندەکە تەواو وەگەر هاوکارەکانمە لەوێ بتوانن هینەکەت لێ وەرگن شتێکی باشە بێ پرسیارەکە باشە کاک جەمالجان سوپاس دەکەم کاک جەمال باوکی ڕەهێڵ فەرموو باوکی ڕێڵ ئەم کاتە باش قوربانجان هەموو کاتێکت قوربانجان فەرموو بەڕێزی سوپاس دەکەم مەمنون بەنسبەت مانگی ڕەمەزانەوە من وەکو خۆم زۆر خۆشحاڵم بە هاتنی ئەم مانگە پیرۆزە مانگێکی پڕ خێر و بەرەکەتە ئینشاءالله بۆ هەموو کەسێ هەروە بێ بەڵام ئەم حکومەتە خێر و بەرەکەتی لە مانگی ڕەمەزانیشان کەڵاوە بەڵێ چونکە ئێمە هەتا مزگەوتەکانمانەیە بچین تەراویحی تیا بکەین و نوێژی تیا بکەین و چوار کات دەست بکەین لەوانە ئەمەیان دەرگای مزگەوتەکانیان داخستووە خەڵک چی بکە ئەی هاوار ڕوو لەکوێ بکەین ئێمە ئەو مزگەوتەکانیان داخستووە کاتە داوای لە حکومەتەکەین ئەو دەرگەهایی سەدە دەرگای مزگەوتەکان بکاتەوە وەکو قوتی خەڵکی خوارد و قوڕی تێدا سەر خەڵکا خەڵک نانێتی خوا هەر دەرگای مزگەوتەکان بکاتەوە بەڵێ وا لەو خەڵکاکەن ئەی هاوار خەڵکی حانا بۆ کێ بەرێ ڕوو لەکوێ بکەین زۆر باشە باوکی ڕێڵ ئیشاڵا قسە لەسەر مزگەوتەکانی چەکەین هێشتا کاتێک ماوە بۆی کە دڵنیابین لەوەی کە دەرگای مزگەوتەکانە کرێنەوە یاخود هەر بەداخراوی ئەمێننەوە با باوکی سۆماش وەرگرم فەرموو باوکی سۆما السلام عليكم. عليكم السلام ورحمة الله فەرموو گیان والله مداخلەکەم لەسەرەوەیە خەرک دری بەچ خۆش بێ کە پێشوازی ڕەمەزان بکاتەوە مزگەوتەکان نەکرێتەوە مزگەوتەکان جێوێ خەرک ڕوحەکەی لە مزگەوتەکەی ئاوادان دەکاتەوە دڵەکانی لە مزگەوت ئاوادان دەتەوە محاولەیەوەش تامەکرد ئەنگۆش دەگەر حکومەت بەشدارم زەختی لێ بکەن بڕێ کاکە مزگەوتەکان بکەنەوە دوای خەرکەش بێ ئیشە محاولەیە بکەن لە کردنەوەی ئیشەکان بازاڕەکان بەعام بکتەوە بەڵێ وایە وشم وتاروش ئەوتان کەمانێ شتی ئاینەکانتان کەمانێ ئینشاءڵڵا چاوەڕێ بە لە مانگی ڕەمەزانە ئینشاءڵڵا بابەتی ئاینیمان زۆرترە بێت باوکی سۆما بەسەر چاو زۆر سپاس دەکەین باوکی سۆما کاک خالید فەرموو کاک خالید فەرموو بەڵێ گیان دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سپاس دەکەم کاک خالید پێشەکی بە بۆنەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە پیرۆزبایی لە خۆمان و لە جەنابتان و لە هەموو گەلی کوردی موسڵمانەکەین سپاس دەکەین بەڵام ینی حکومەتی هەرێم بەداخەوە دۆخێکی وای دروست کردووە ینی نە ڕەمەزانمان بیرماوە نە جێژنمان بیرماوە لە هەمووی ناخۆشترەوە بڕیارە بوو کە ئەمڕۆ دەرچوو کە ئەنجومەنی وەزیران گوایە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە مزگەوتەکان ناکرێتەوە ئەمە هەواڵێکی زۆر ناخۆشە خۆی لە خۆیان ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی پاکە بەیتە لە ئاینی برایەتی ئاینێکی پاکە ینی بڕوا ناکەم ئەم نەخۆشیە لەلای ئێمە ئیتر بوونی نەماوە پێویست بۆ ناکات تۆ مانگێکی دوور و درێژ مانگێکی پڕ خێر و بەرەکەت دەرگای مزگەوتەکان دابخرێ هەغوا بوو ینی دەرگای مزگەوتەکان بکرایەتەوە بەڕاستی دۆخێکی تاڵی ناخۆشە ینی هەموو خەڵک تەسەوری ئەکرد کە لەم مانگە پیرۆزە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە مسلمانانی بەڕێز بۆ دوعا و نزاکانیان ڕووکەنە مزگەوتەکان بەڵام بە هەر حاڵ ینی ئەم حکومەتە دۆخێکی ئاوایی دروست کردووە ینی قەیران لەسەر قەیران بە قەیرانی ئەسپێرێ قەیرانی نەبوونی موچە قەیرانی نەبوونی قوتی خەڵک بەڕاستی زۆر ناخۆشە ینی بەڵام بە هەر حاڵ ئێمە هیوادارین ئینشاڵڵا مانگی پڕ خێر و بەرەکەتی ڕەمەزان ببێتە مانگێکە هەمومان دوعا و نزاکانمان ئیتیا بکەین و خوای گەورە تەمەناکەم لە خوای گەورە تۆڵە لەم دز و گەندەڵانش بکاتەوە کە دەستیان خسۆتە بینەقاقای خەڵکەوە کە موچەی خەڵک نایەن کە بەڕاستی خەڵکیان تووشی ناڕەحەتی و نەهامەتی کردووە و دەستخۆشی بەرنامەکەتان لێکم و سپاستانە سپاس دەکەین کاک خالید کاک کارمەند فەرموو سپاس دەکەم کاک کارمەند فەرموو گیان بەڵێ گیان فەرموو کاک کارمەند ببوورە کاک کارمەند کاک کارمەند ببوورە کاک کارمەند هیوادارم بتوانانی پەیوەندیەکە بکەیتەوە
بەڵە خۆشەویستان لەگەڵ ئەوەی خۆشەویست بەردەوامە بین لە بەرنامە ڕاستە و خۆیە باسی ئەومە کرد کە ڕەمەزان مانگێکی زۆر تایبەتە بە بۆچوونی من ئەم مانگە نەیەڵین تێکەڵی کۆمەڵک شت ببێ ینی زۆر تایبەتە ینی ئینسان ئەگەر بتوانێ خەڵوەتێکی وا لە مانجی ڕەمەزانە بکا بۆ مانایی کە ئەم مانگە وەکو ئەوە بێت کە لە ئەشکەوتێکا بژی خۆ ئەزانم ئەم قسەیە قورسە ینی قسەیەکی ئاسان نییە بەڵام ئەبێ خۆ یەکلاییکردنەوەمان لە مانگەیە بەم شێوەیە بێ یعنی پێمان خۆش بێ وا پێمان ناخۆش بێ ئەبێ ئەندازەیەکدا ببڕین لەم بارودۆخەی کە ئێستا هەیە ئەگەر وانە بێ بەڕاستی چێژ لە ڕەمەزانەکە ناکەین چێژ لە عیبادەتی ڕەمەزانەکە ناکەین یعنی ڕەمەزان جیاواز نابێت لە ڕۆژەکانی ترمان خۆی بڕیارە ڕەمەزان جیاواز بێ چونکە مانگێکی زۆر زۆر تایبەتە بابزانم کاکی وا فەرموو کاکی وا فەرموو چاوەکەم السلام عليكم. عليكم السلام براكم. ماشي براي من. زور سپاس دەکەم کاکیوە. پێشەکی بەخراتی ڕەمەزانەکەم. بەخێر بێ سەر گلێنەی چاوەکانمە. ئینشاڵڵا مانگی پڕ خێر و بەرەکەتە بێ. ئینشاءڵڵا. بەس بەڕاستی من لەرە گلەیەکم لەو ئەندام پەرلەمانە هەیە ئەو ئەندام پەرلەمانی کە وەکو خەوتووان کە بەڕاستی چی ڕەمەزان چی عیبادەت هەموو شتێ بە گیرفانی پڕۆ خۆشە. بەڵێ. ئەلو. بەڵێ گوێم لێتە فەرموو بەردەوام بە. براکەم ئەم ئەندام پەرلەمانە کە خۆمان هەمانە نازانم هیچی خەڵەسیان نییە لام حکومەتە بەڕاستی ئەوم 4 مانگ 5 مانگ تێپەڕی لە ساڵی 2020 تا ئێستا ماچێکی نەدراوە یعنی بۆ هەولێستێکیان نییە بۆچی؟ بەڵێ 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 کاکی هیوا سوپاس دەکەم بە ناوبەڕێک وەرگرم دوایی دێمەوە خزمەتان باشە؟ کاروباری ئاینی خەمخۆری مزگەوت و مامۆستایانی ئاینی و مەراسیمە ئاینەکانی تریش کە لە کوردستانە دەژێن خۆی بە ساحیبی دەزانێ و لە یەکەمین ڕۆژی دەرچوونی بڕیاری داخستنی مزگەوتەکان کەوا لە بەرژەوەندی پاراستنی ژیانی تاکە کەسی کوردستانیان درا ئێمە دڵگران بووین بەو بڕیارە بەڵام پاراستنی مرۆڤ لە پێش پاراستنی شوێنی سوزدەی مرۆڤەکانەوەی لای ئێمە بۆیە ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دەستخۆشیەکی گەرم و گوڕم بە ناوی سەرجەم مامۆستایانی ئاینیەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەو ڕێگە جوان و نایاب و بێوێنەی کەوا بۆتە نمونەیەکی جوان لە جیهانە کە گردێبەر بۆ پاراستنی ڕوحی ئێمەی هاونیشتیمانیان لە کوردستانە و ئەو هەنگاوەی کەوا ئەمڕۆ نرا لە ئەنجومەنی وەزیران بە نەکردنەوەی دەرگای مزگەوتەکان ئەوە بڕیاری کۆتایی نییە بەڕێزان لە وەزارەتی تەندروستی ئەو بڕیارە کە دراوە تەنها بۆ پاراستنی گیانی هاونیشتیمانیانە و تاکو بەرکەوتن دروست نەبێ و تاکو ئەو فایرۆسە تاکو ئێستا ڕانەگەێنراوەکەوە نەماوە لە کوردستانە بۆیە دانیشتنی زیاتر دەکرێت و بە پێی تەحلیلاتی وەزارەتی تەندروستی و بە پێی تەحلیلاتی ئەو نەخۆشیەکەوا لە کوردستانە بوونی چەندێکەیە و چەندێک خەتەرە لە مزگەوتەکان و لە قوتابخانەکان و زانکۆکان بە دوای بەیان نامەی تریش دەرئەچێتەوە بە هیوای ئەوەین کەوا ئینشاءالله لە زووترین کاتە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە ئێمە ئەوەیش دەڵێن لە ناحیەی شەرعیەوە ئەوە مامۆستایانی بەڕێزی ئاینیش لەگەڵ منە ڕاوەستاون هیچ ئینسانێک لە کوردستانە گوناهبار نابێ خۆی بە گوناهبار نەزانێ ئەگەر بێت و دەرگای مزگەوتەکان نەکراوەتەوە لەم بارودۆخەیە چی بە نەکردنی وتاری هەینی کە فەرزێکە لەسەرمان بەڵام ئێستا ناکرێ و گوناهبار نابین و چی بە سونەتی تەراویح و نوێژەکانی تریژ لە ناو مزگەوتە کە بەڕاستی گوناهبار نابین لەبەرەوەی لە ئەسڵدا خۆی سونەتێکە و ئێستەش لەبەر پاراستنی گیانی خۆمان ئەو بابەتەمان ڕاگردووە بۆیە سبەینێش بەڕێزان بۆ معلوماتی جەنابتان وا پێم ڕاگەێنراوە وەزارەتی تەندروستیش کۆنفرانسێکی دەبێت لەو بوارەیەکەوە بابەتی نەکردنەوەی مزگەوتەکان ئێستا دەرفەت دەدەمە مامۆستای خۆشەویستمان مامۆستا مەلا جەلال و نەختێک لە خزمەتی ئێوەی بەڕێزا چەند وتەیەک با بفەرمی بەناوی خوای بەخشندەی میهرەبان من سەرەتاوە دەمەوێت پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی بکەین و مسلمانانی کوردستان بە تایبەتی داواکارین لە خوای گەورە هاتنی مانگی ڕەمەزان سەرەتایەک بی بۆ کردنەوەی دەرکەی خۆشی لەسەر مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی
ئەوەی من ئەمەوێ لێرە بە کورتی باسی بکەم ئەوەیە کە بەڕاستی ڕەمەزانی ئەم ساڵ تایبەتمەندی خۆی هەیە تایبەتمەندێکەش ئەوەیە کە بەداخەوە ئەوە جێی تموحات هیچ کەسێک نیە و کەسیش ئەوەی پێخۆش نەبووە نە حکوومەت نە هاوڵاتی مسلمانان بەڵام حاڵەتێک دروست بە کە معلومە لای بەڕێستانەویش ئەو پەتا ڤایرۆزی کۆرۆنەیە کە بەداخەوە هەموو جیهانی گرتیتەوە کوردستانیش بێبەش نەبووە لەو پەتایە لەبەر هاتنی ئەم پەتایە ئەو ڤایرۆزە وا کرایە وا بڕیاردرایە لەلای لژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا کە مزگەوتەکان ڕاژیدان بۆ مەسلحەتی مسلمانان و ژیانی مسلمانان ئێستاش ئێمە وەکو زانیان بەڕاستی زۆر هەوڵماندا و زۆر داواشمان کرد لە حکوومەت کە بەنسبەتکردنەوەی مزگەوتەکان ئەگە مەجالی تێدا هەبێتن بەڵام دیارە تەبعاً ئەوان خەبیری ئیشەکەینە و پسپۆری ئیشەکەینە و شتەکە لای ئەوانە بەڕاستی ئێمە ناتوانین وەکو زانیان هیچ بڕیار بدەینە و بارێوە دیارە حکوومەتی یارێم لژنەی باڵای دژێت بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ئەو بڕیارەی پسند کرد تا ماوەیەشی تر وەکو کاک شێخ ئیبراهیم ئاماژەی پێکرد دەرگای مزگەوتەکان نەکرێتەوە بەڵام ئەوەی گرینگە ئەمە لێرەوە کە بە مسلمانانی ڕابگەینین کە مسلمانانی کوردستان لە کۆنەوە وا ڕاهاتوونە لە مانجی ڕەمەزاتن زیاتر لە هەموو مانگەکانی دی بچنە مزگەوت و ڕوو لە مزگەوت و لە شوێنە ئاینەکان بکەن کە بەداخەوە ئەم ساڵ ئەوەی نابینن لە سەرەتای ڕەمەزان ممکنە لەلایەنەوە شتێکی زۆر غەریب و عەجیب بی بۆیە ئەمانەوێ بە مسلمانان ڕابگەیرین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەم حاڵەتە کە ڕوو دروست بووە و خەڵک ناتوانێت ئێستا بچی بۆ مزگەوت لە ڕوانگەی دینەوە مسلمانان دڵنیا ئەکەینەوە ئەسڵەن هیچ گوناعبار نینەوە بە هەر کەسێک ئەو فترەیە تا ئینشاءالله بە زووی ترین کات دەرگەی مزگەوتەکانەکرێتەوە مسلمانان ئەتوانن لە ماڵی خۆ نوێژی خۆیان بکەن تەراویح هەر سنەتە ئینسان لە ماڵی خۆی بکاتن ئەگەر حتا مزگەوتیش هەبێتن دوایەوەی ئەمەی لێ بە بەشە جمعەکەی ئومێ دەکەن ئینشاءالله لە کاتێکی زوو شتێکی وا بەڵە خۆشەویستان ئەوەی گوێبیستی بوون بە شێوەی کە ڕاستەوخۆ بۆمان گواستنەوە کە لێدوانی بەرپرسانی ئەوقاف بوو کە زاهیرەن لەم سەرەتایە مزگەوتەکان ناکرێنەوە بەداخەوە دەبێت حسابی ئەوەش بکەین کە هەڵبەت ئەوەی کە ئێمەش زانیومانە تا ئەم لەحزەیەش مەترسی گەڕانەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی هەیە ئەبێ حسابیش بۆ ئەوە بکەین کە هیوادارم دواتر بتوانین قسە لەسەرمە بکەین کاگاکۆ ببوورە وازام لە مێژە لەسەر خەتی فەرموو عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه نەخۆشی ئەو بەرنامە جوانە لێکم سوپاس دەکەم مەمنونم برا گەورەی منی کات پەیوەند سوپاس دەکەم بەڵێ کاگاکۆ پەیامی جەنابەت چی بوو؟ بەداخەوە نازانم دەنجی کاگاکۆ باش ناگاتە لای من ئەڵەن تەوەرەکەمان لەبارەی لە سەرەتاوانە گوێم لێ نەبوو قوربانجان قسەمان لەسەر پێشوازیکردنە لە مانجی ڕەمەزان بۆ خۆ دەزانی ڕۆژی هەینی یەکەم ڕۆژی مانجی پیرۆزی ڕەمەزانە قسەمان لەسەرەوەیە کە چۆن بچینە ناوم مانگە چۆن پێشوازی لە مانجی پیرۆزی ڕەمەزان بکەین من دەستخۆشی بەرنامەکە لە پێم یەکەم دووەمیش پیرۆزبایی سەرجەم لام بۆسۆڵیانی کورد و کوردستان و پیرۆزبایی ئەەکەم لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئینشاءالله بە خێر و بەرەکەت پێ بەسەرنامە دووەمیش ئینشاءالله ئەمەی کردنەوەی مزگەوتەکانیشمان بکرێتەوە لەسەر خێر ئینشاءالله بەڕاستیەکەی خەستەکەی ئینسان لەدرێت و مزگەوتەکان تاخراوە زۆر بەداخەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بەدەوت تا بخوێنێ ێرگەڕەشانەکان خدمەتە بەخانەکان ئەسابینی بەڕاستی زۆر ێرگەڕەشانەکان ئەوە باوە مزگەوتەکان حکم کراوە کوردستان ئەدرێت بزرە جەرگمان هەڵە بکرد پێم بەڵە مەزانە بەداخەوە بەڵە کاگاکۆ أما ترجع من هذا أنا أتمنى الخير لا يمكن أن
سپاس دەکەین کاکا کۆم و تەسیری نێمەژۆڵا بە تەشید بە و غوربەتی کە هەیە لەوەی کە بەداخەوە مزگەوتەکان بەم شێوێ ئێستا داخراون هەڵبەدە و ڤایرۆسە ینی ژیانی ئەندازەیەکی زۆر لە کار خست و تەنانەت دەستکاری شێوەی عیبادەتکردنی ئێمەشی کرد زۆر بەداخەوە. کاک محمود کەرکوچی لە هەولێر فەرموو. کاک محمود مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا 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 يا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 يا شهر التهليل والتسبيح وتلاوة القرآن مرحبا يا حنان يا منان يا ذا الفضل والكرم والجود والإحسان بلغنا رمضان ثبت قلوبنا على الإيمان نرجو عفوك والغفران اجعلنا ووالدينا من عتقاء شهر رمضان يا رحمن. دەست خۆش کاک محمود دەست خۆش بێ. کاک پەیوەند سەرکەوتووبی لەش ساک بێ لێرەوە پیرۆزبایەکی گەرم لە سەردەم مسلمانانی خۆشەویست دەکەم لە هەموو جیهان و بە تایبەت هەرێمی کوردستانی خۆشەویست و شاری کەرکووک بە تایبەت هەروەها داواکارم لە پای پەروەردگار کە ئەم مانگە بکا بەمایی خێر و بەرەکەوت بۆ هەموو مسلمانان و لێرەوە ئەوە ئەڵێن کە ئەمە هەمیشە لە کەناڵی پەیامەوە لە خزمەتی بینەران و بیسەرانی خۆمان ئابین ئینشاءالله دەڵێن بە گەرمگۆڕیەوە چاوەڕێی تەواوی بەرنامە تازەکانی کەناڵی ئاسمانی پەیام بن. پەیامی من بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و پێشوازی لە مانگە ئەوەیە کە ئینشاءالله سەرجەم ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیام بە جەنابیشتانەوە لە خزمەتی بینەرانە بین، چ لە بەرنامەی سەدای زێڕین بێ، لە بەرنامەی ئێوارانی مانگی پیرۆزی ڕەمەزان بێ و لە بەرنامەکانی تر ئینشاءالله. من سواسی جەنابە دەکەم کە کاتێکی زۆرە پێبەخشین هیوای سەرکەوتنت بۆ خوازم. سپاس دەکەم کاک محمود. هەر بەژی. سپاس دەکەم کاکە محمود جان دەست خۆش. کاک خالید فەرموو. السلام عليكم. فەرموو کاک خالید جان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله کاک خالید جان. عليكم راضي يا ربي. سپاس دەکەم. ما وقت يعني فرض ضلي خوم جناخي دلو لخيراتي أما فرض بركة وفر خيراتهم وهل يرشوا لازم هل الرجيم كان على برزي دعوة لحمولة أجاكم دعوة لحولاتانكم برجنا سرجع ده هو الشعب كان سر الحكومات بديان في دكان بكيته وأنا هرب انفاو جمستا رانا وقته يعني أنا حاجة ودي قريب الصلاة دهاتو حركاتك بيانا وبشون بلين باشكو دي موشيان بوس سادي قلوانو ولا يزال يربم شوا الرات الروا أماش أقول السرسكو حتى تغفى لقوسها مو بعربي يقال داخل ومن لير دعوة لحمولة هذا جنبرجنا سرجع ده خب شاندارني كم بوهي بجانب وتكبكيتو فرض ضلي خوم بخيراتي أما أنا في رزقكم خواي جوريها حرسي روجي قاعد قصدنا إن شاء الله. آمين يا رب. آمين. سپاس دەکەین کاک خالید دەست خۆش زۆر سپاس. فەرموو کاک فارس. کاک فارس قەتع بوو داوا لێبوور نەکەین هیوادارین بتوانێت پەیوەندی بکاتەوە. بەڵێ خۆشەویستان ئەم بەرنامەیە بە شێوەی کە ڕاستەوخۆ لە خزمەت ئێوەی خۆشەویستە بەوەی کە بتوانین باس و خواسێکی هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان بکەین چونکە گەلی ئێمە گەلێکی موسڵمانە و مانجی ڕەمەزانیش زۆر بۆی گرنگە. هەندێک لەو هاوڵاتیان خۆشەویستیانی کە پەیوەندیان کرد و غوربەتێکی زۆریان هەبوو بۆ مزگەوتەکان ناحەقیان نییە چونکە مزگەوت و عورف و عادەتی ئێمە یاخود ژیانی ئێمە هەمیشە پێکەوە بووە. هەرگیز مزگەوت شتێک نەبووە کە دابخرێ، بەڵام لەوەشە ڕەنگە ینی
بەڵایەکی ئاوا هاتووە نەخۆشیی ئاوا هاتووە کە هەڕەشە لە بوونی ئینسانەکە لە بوونی ئینسانەکە ئەو بە تەکید ڕەنگە شەرعیش قسەی خۆی هەبێ یاخود با بڵێن ئەم تایبەتمەندیە شەرعیش بە جۆرە لە جۆرەکان لەبەر پاراستنی مرۆڤ بە شێوەیەکی تر بەڵێ فەرموو مامۆستا محەممەد. سلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە ئێوە و کەناڵی پەیام و هەموو خەڵکی کوردستان و مسلمانانی هەموو جیهانەکەم. سپاس دەکەین مامۆستا. خۆش بێ. خەمبارین بە مەزعی کوردستان و عالەمی تر بەڕاستی ئەم دەسڵاتە حەزی بەم شێوە هەیە بەڕاستی یعنی هەمووی مزگەوتەکان بۆ بازارەکان بکرێتەوە بۆ شوێنەکانی تر هەمووی بکرێتەوە بۆ مزگەوت دابڕێت. مزگەوت شوێنی پاک و پوختەیە مزگەوت شوێنی ئەوە نییە بەڕاستی کەشی ئینسانی پیس و خۆخەڵ و ئەو کەسانی تێ بچێت. من ئەو کەسانی کە چین بۆ مزگەوت هەمووی خەڵکی پاک پوختە و ڕێک و پێک و هەموو پرۆژێک بەڕاستی بەلانی کەمەوە پێنجا دەست و دەم و چاوە شتانان ئەشۆن ئینسانی مسلمان ئەوانەی کە ڕوو لە مزگەوتەکەن هەمووی ئینسانی بەڕێز و ئینسانی پاک و پوختە و ئینسانی فان بەڕاستی ئەوانەی کە ڕوو لە مزگەوت ئەکەن هەمووی پاک و پوختەن بەس چی ئەڵێ بۆ ڕێگری لە مزگەوتەکان بکرێ ئەم وەزعە بەڕاستی هەتا حەق نییە قبول بکرێ بەس چی ئەڵێ ئەزان مسلمانان هەمووی دەستەموان هەمووی بەو شێوە حساب بۆ مسلمانان ناکرێ حساب بۆ خەڵکی مزگەوت ناکرێ ئەوە تا مامۆستای ئاینیە بەڕاستی مامۆستای ئاینیە قسەکە دیفاعیان لێکات دیفاع لە مزگەوت ناکات دیفاع لە ئەو دەسڵاتە خراپاکە کە جیاتی مزگەوت ئەکات ئەوە تا خۆ بینی مامۆستایان هاتی لەسەر بەیان ئاگای لێبوو کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیان دەست دیفاع لە حکومەتەکەن کە ئەڵێن ئەبێت مزگەوتەکان دابخرێت دەبەوە مەریشێکی باشە دیفاع لە ئەوەکەن کە ئەڵێن ئەمانە کۆرۆنا ئەمانەکەن دیفاع لە مزگەوت ناکات داوای لێبوردنەکەم کاتم زۆر لێکردن. سپاس مامۆستا محەممەد دەستخۆش سپاس بۆ حماسەتی جەنابیشێت. لەیلا خان فەرموو. بەڵێ فەرموو دادەکەم هەموو کاتێک سپاس دەکەم. ماچی گیانەکەم سپاس دەکەم خوا لە ڕازی بێ. پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێ یەکەم. لە جەنابیشت پیرۆز بێ ئینشاءڵڵا. زۆر سپاس منی داوا لەو خەڵکە ئەەکەم یەک کەس لە ماڵەوە نەمێنێ هەمووی بێتە سەرجادە هەمووی بێتە سەرجادە کاکەمەوە ئەزنیە و خەڵکێکی هەیە یەکێکیان هاتۆتە سەر تەلەڤیزۆن ئەڵێ سۆران مەر لێمان بۆ بە کۆرۆنا هەرێکێکیان بە قەوز مە لەسەر دووری خڕ ببێت یاخوا بەس داوا لەو خەڵکەشەکەم ئەم ڕەمەزانە هەموویان دوعا لەوان بکەن هیچ دوعایان نەکەن بەس دوعا لەوان بکەن. بەڵێ ئیتر ئەوە سپاسان. سپاس لەیلا خان سپاس بۆ جەنابیشێت سپاس بۆ بەڕێزیشت. بەڵێ وەکو بیستمان کاکاوات فەرموو. السلام عليكم. عليكم السلام کاکاوات. کاک پێنجیان دەستخۆشی و بەرنامە جوانە لێ یەکەم. سپاست دەکەم. بەڵێ لێرەوە پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆزی پڕخێر و بەرەکەت لە تەواوی جیهانی مسلمان بە تایبەتی گەلی کوردی مسلمانی زوڵم لێکراوەکەم. وەڵاهی مانگێکی جوانە بەڕاستی مانگێکی پڕ خێر مانگێکی پڕ بەرەکەت ئێتر خۆتە زانی لە ئێستاوە خەڵک بەم هەموو برسێتیە بەم هەموو نەبوونیە سەیری دەموچاوی خەڵکە گەشتبینیتیایە ماشەڵڵا خەڵک یانی ڕەنگ و ڕوخساری ئەکرێتەوە کە ئەڵێ ڕەمەزانە دا سەیری ئەو بەرەکەتەکە ماڵی وا هەیە لەم کۆرۆنا و لەم کردنە ژوور و لەم سژن و لەم زیندانی کە حکومەت بۆی دروست کردووە سەیری سەر تفرەکەی کە ئێوارە ماشەڵڵا هەر خوای گەورە هەر لە خۆ بەرەکەتی تێکە و پڕیەکە ئەمەیە پیرۆز بەس ڕاستە ینی زۆر بەداخەوە حیف بۆ مامۆستای ئاینی کە ئەو مێزەرەی بەستووە بەسەرێ وەڵڵهی زۆر پاک و جوانە تخوا ئێستا لە کۆنگرەی ڕۆژنامەوانیە دەست خۆشی لە حکومەتەکات آخر کام دە وەڵڵهی ڕاستەکە مامۆستا محەممەد بەڕاستی منش ئەوە لە دڵما بوو یعنی لە دڵما بوو بەگری ئەم شۆپەیوەندەکەم وەرنەگیرایە خوا مامۆستایەک لەسەر کۆنگرەی ڕۆژنامەوانی بۆ مێزەرێکی پاک و جوانەوە دڵی پڕ لە قورئان ئەم هەموو ئاەتەیان لەبەرە ئەم هەموو وتار و حەدیث و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دخوا دەستخۆشی لە حکومەتی هەرێم چی بۆ ئەم خەڵکە کردووە بەس بزانم چی بۆ خەیری زیندانی نەبێ و دەرگای مزگەوت داخستن نەبێ کورە دەرگای مزگەوت داخستن خۆگاڵتە نییە دەرگا ئەم دەرگایەکەوا داخراوە یعنی دەرگای مزگەوت داخستن وەڵڵی ئێمە زۆر بە ئاسانی بیرمان لێ کردوێتەوە کەسی پاک و تەمیز
5 فەرزی ڕێک دەستێ شەڵەگرێ هەرچی پاک هەیە لە ماڵی خوایە ماڵی خوا شوێنی پاکی ئەوێ بەرماڵی پاک ماڵی پاک ماڵی جوان کەسی جوان کەسی بە ئەدەب کەسی بە ئەخلاق دەست پاک دەم پاک داوێن پاک ئەم کەسانە ئەڕۆن ئەمان لە خۆیانەوە سێرەکەن ئەمان بۆ ئەزانن ئەو کەسانە خۆیانن کە بڕۆن لە بار و شوێنەکانە دانیشن لە ڕەمەزانە مەشروب و خۆیان سەرخۆش و خۆیان مەی بکەن بەڕاستی من داوا ناکەم لە کەس بڕشێتە سەر جادە بەس ئەڵێم ئەی خۆی گەورە ئیقابی خۆی وەت ئەگرێ ئینشەڵڵا و کەسانە دەرگای مزگەوتەکانیشمان ئەکرێتەوە بە دڵنیاییەوە پشت بەخوای گەورە ببەستن یەقینتان هەبێ بە ئەڵڵا پشت بەو ئەڵڵای گەورەیە ئەبێتە مانگێکی خێر و خۆشی ڕاماڵینی ئەو کەسانی کە زوڵم لە مسلمان ئەکەن ئەنجا لە دین خوا سەری ئەخا خۆی گەورە سەرکەوتودانکە سپاس دەکەین کاگاوات سپاس بۆ جەنابیشت فەرموو کاکەمال کاک جەمال ببوورە کاک جەمال فەرموو کاک جەمال لە کەرکووک سڵاو قوربانجان ئەو کارە ماوەزەجان هەموو کاتێکت قوربانجان فەرموو ئەم کارە ماوەزەجان قوربانجان جۆمان لە دەنگتان فەرموو بە قورآن سێزاییێکە بە مانگەوە ئەم مانگی ڕەمەزان دێکە خێر بەرەکەت بەسەر ئیسلامە بە دوو سوالە ماوەزەجان دوو سوال بەڵێ فەرموو کاک جەمال ماوەزەجان فەرموو یەکەم سوالم بۆ سافیرانم نازەکان هەیە لە کوردستانی بەقا لە حکومەتی بەقا حکومەتی کوردستان بۆ نازەکان و بۆ سافیران بەخش باتان بۆ متۆزەکات نا بۆ متۆزەکات باش تێ نەگەشتم کاک جەمال لەبەرەوەی متۆزەکە حەتا جێڵی کەناکیە کاک جەمال داوا لێ بڕ نەکەم من باش لە پەیامەکەت حاڵی نەبووم چیترمان لەگەڵە الو کۆتنار کۆتناس بەڵێ فەرموو گیان بەڵێ فەرموو سلام علیکم براکەم سڵاو قوربانجان فەرموو پێشەکی بە خێراتیمانی درێژ ڕەمەزانەکەم بە ناوی هەموومانەوە یاخوا بەخێر بێت خوا سەلامەتێکا وەڵی برا بەڕێزەکەم من هیوادارم ئەم مەسەلەی داخستنی دەرگای مزگەوتەکان و مەسەلەی بەڕاستی هەموو شتەکان لە کوردستانە بە سیاسی کراوە یەکێ لەو شتانە مەسەلەی کۆرۆنای پاشان ئەم مەسەلەی دەرگای داخستنی مزگەوتەکانە بەڵێ هیوادارم مسلمانان یانی یەکدڵ و یەکدەست وەکو چۆن لە کاتی بەڕێکردنی پرۆژە خێرخوازەکانی ئەم مەسەلەی کۆرۆنا و بەخشینەکانە هەمویان یەک بوون و یەکدڵ و یەکدەست بوون هیوادارم لەم کاتیشا یەکدڵ و یەکدەستن بۆی بتوانین ئینشەڵا دەرگای مزگەوتەکان بکرێتەوە ئینشاءالله بە ئومێدی خوا وەڵی پێبینیش لەسەر قسەی ماوەسا بەڕێزەی کە بەجلی ماوەسا و ئیمامەتی و خەتیبیەوە دەستخۆشی لە حکوومەتەکە من ئەوەم ئینشاءالله لەگەڵانە حەشتێک دێ هەرەونە سپاس دەکەین دەست خۆش بۆ جەنابەت خوا لەگەڵ خواحافیز هیوادارم بتوانم هەندێک لە لانی کەم لە کۆمنتەکان بخوێنمەوە کاک ئاسۆ گەڵاڵی نووسیوێتی پێویستە بە پلان و نەخشەوە بچینە ناو مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ ئەوەی بەرهەمدار بین کاک ڕێدین تێوەڵەیی نووسیوێتی بە نێتێکی پاکەوە و بە ئەو پەڕی جۆش و خرۆشەوە بە خراتنی لێ بکەین بەو هیوای لەم مانگەدا خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین کاک سەلاح سەردار نووسیوێتی بە یارمەتیدانی هەژاران خوای پەروەردگار ڕزقی هەموو ماڵە هەژارەکان بدات و سفرەکانیان بەڕازێنێتەوە یوسف ڕەسوڵ نووسیوێتی بە ئارامکردنەوەی ڕوحەکان و یارمەتیدانی هەژاران داچی مەڕوان نووسیوەتی ڕەمەزان مانگی بەخشینە مانگی پاکبوونەوەیە مانگی پاکبوونەوەی دڵەکانە دڵخۆشی هەژارانە بەخێر بێت ڕەمەزان شوان ئەسعەد نووسیوێتی پێشوازیمان دەبێت بەکردنەوەی دەرگای مزگەوتەکان دەست پێ بکات کەی ڕەوایە چێشتخانە و چایخانە و بازاڕەکان بکرێنەوە بەڵام دەرگای مزگەوتەکان دابخرێن بەڕێزان چێمان لەگەڵە؟ کاک ئەمانز فەرموو کاک ئەمانز لە زەڕایان فەرموو سلام علیکم عەلەیکوم سەلام براکەم
باشی برای جان زۆر سپاس دەکەم جان تەوەرەکەمان هەڵبوو تەوەرەکەمان لەسەر بابەتی ڕەمەزانە چۆن پێشواسی لەم ڕەمەزان بکەین چۆن بچینە ناو ڕەمەزان چۆن ئاوەدان بە دڵ و دەروون و وەروە بە ڕەمەزانیش ببەخشین زمانی ڕەمەزان بەخێر بێتە چاوم ئینشەڵڵا خۆی گەورە بە نسیبی هەموو لایەکی کات بەڵامەڵی زوو ڕەمەزانەی ئینشەڵڵا بێ لەسەر کە لەم ڕەمەزانەیە ئەگەر بێت و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ژیانە بمایە دەرگاکەی لێبخینەوە بێتە دەرگای خەڵشەکەمانەوە ئەبێ لە ڕوومان لێ بڵێنەوە ڕەمەزانێکی ئێمە ئەگەر بەڕێز لێ بڵێ تۆ هەموو کەسێکەوەی کە گوێ دێتی ئەڵێ مسلمانی بوو بەڕۆژنی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر بما بالەم ڕۆژگارەیە و لە کاتی مەغریبە دەرگامان لێ بکردیات و بەهاتە ناو دەرگای هەر یەکێکمانەوە خوا لە ڕوومانە هاو بڵێنەوە ڕەمەزان لە ڕوومانە هاو دەرگای پێبکەینەوە خواتی تۆڵی مسلمانەتی چی تۆی چی کاتە باسی مسلمانەتی چیەکەی مزگەوتکردنەوەی چیەکەی ئەم حکومەتە لە ژیانە یەک شتێکی لە حاشت بێزمێ بۆ تۆ بۆ بینەرانی ڕەوەی کە توێ بێ لە ژیانە قەدەوە نەکرد نەبوو دەرگای مزگەوتداخات خێری پێ بوو کە دەرگای داخەت وەڵڵاهی یەک کەس بمردایە بۆ کۆرۆنا لە دەرگای مزگەوتەکان ئەمە ناسیانە بوو بە شەقوو بە حەسارە و مزگەوتانە بڕوخێن باشە ئەنجام مزگەوتی ژەرسیە کاکە مزگەوت لەوەیە کە تۆ هەردانیشی بۆ تەعزیە بۆ سەلام عەلەیکم بۆ مەسیح گەرمکردنی لە زستانە بەتەوری زۆپاکانە و دەچنێ هاوینە بەتەوری مەبەڕی و سپلێتەکانەوە بی مزگەوت ئاوا لایەت ماوەی ناگێت کات ئەنجام نوێژی بەیانیانی تۆ لە هەر مسلمان ئەو قەزا ناحقیکم بۆ بگرە 50,000 کەسی واتیایە تو ئیمانێک وەکیلەکە لە تۆ بۆ من و بۆ قەبول کردی لە نوێژی بەیانیان و لە نوێژی ئیسا خۆنە فەرەزینی أي أوقات في في رمضان أي أوقات في محمد أوقات في محمد صلى الله عليه وسلم خوشوية أوقات لي فاتي مشيتي ولا فاتي مشيتي خوا قابل يمن كنادي خلاصك أبو من يمر ريس من لقوا خما ندروك لقوا خوا شادروك بخور رمضان في كسم رمضان في زور بيبور رياية بوك ودرسنا بو قد أوليك أخوان لما راسي أو رمضان أو نابي والله رسمي أساسا تفهم سب بالتلفزيون كي برز مسراوة وسارتي أوقاف وزارة أوقاف وزارة حكي ولا كبير صدقني بقي شيء بقى شيء كنا وزارة أوقاف شو كشوي نجرس من أو ندوا وبكري كده وما فاصل كاسنير في وقتها وراح يجينيش بلاوا وراح بعد كلمة هي قسم بقى برنامج رسمي بو قناة دو قناة الإسلامي هي كسر كلمة بو دا أبصيري شهوة تجاوز ولا قسم بقولي والآخر ديك يا قمر صلى الله عليه وسلم يساجي ولا زنودة دي كلام ما بدي صدقني كلام توقف أما أعواف البخيرات مية في أعواف كشواز مية وقالوا وتي كورونا نومية كذا ما لو كوتينا تو إمام شنكس من يشي صام يشي سنة من كذا وشنكس من دفع برضو كذا عايز خير فيه سپاسەکەی کاکە ماز دەست خۆش شڵا بۆ ئەو کەناڵی ئێوە بەتایبەتی حەزەکەی ئینشەڵا جارێک قورئان و بەرنامە و حەدیثی دەرکەر بێ بە ڕێنمایی خەڵکان ساتر وە کەناڵەکانی تریش ئەگەر ئێوە نەتوانن بە قسە نەتوانن بە دوویش بحەقە بە قسەیەوە لەسەرتان بێ حیزبتان هەیە ئەنجام پەرلەمانتان هەیە داواکەن کاتە هەندێک کەناڵی ئیسلامی هەیە کلیوە مسلسەلەن بۆ دابەسێنێ کورە ئەی هاوار کورە حەیدە کورە دین ئاواز ڕێسمێ ناشرینەکەی ورا دين عواز وقتلته وكنا أفراد درس فانزون سريجوا الله إن شاء الله تسمع قبولك ورا إن شاء الله لا بنجدا فرشي قبولك عوا في أوسخو يجين ودتو يجين يشخو فياي ودتو وقت باشە کاک ئەمە دەست خۆش بێ ئازان تامەکەت بە باشی گەیشت و باشش جۆمان لێ کردی دەست خۆش بێ ئەخوا هێوادارم بتوانم هەر لانی کەم هەندێک شتی هەیە بۆ کاگامانجی ڕوونکەمەوە مەدەستمەوە نییە کە قسەکانی حەقیتیانە بەس ینی ڕەنگە بەو شێوەش نەبێ کە جەنابی ئاوا بەو تێڕوانی نەژ نەبێ ئەجگار بەو شێوە تاریکەش نەبێ باوکی هاوار بەڵێ عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه بەڵێ فەرموو قوربان جان بەنامێکی باشە ئینشاءالله خۆی گۆرسەکەوتوتان کە اللهم ئامین حەزوو تەلەفۆنەشم پێ بۆ جەناب کەینە مانەوە مانێکی حاجتي اخواني جرب بس معك شبر لخفات بو خدش هرمي كردستان والله انا زور داري في شكا مع مصايش من بس اولا كانال شي خشي بس وانا شي نظرك ده فاستواني حكومتك كمان بلو فاستواني دي نتكلم او حكومتك ده جاء ثاني يعني بين السرجع بين كم خون كبين أم حالته يقولكم لا شيء
باوکی هاوار وڵی دەنگت کێشەی هەیە بەداخەوە ڕەنگە بینەرانش تێ نەگەن با کاکە محەممەد لە کەلار کۆتا پەیوەندی بێت چکە ڕەنگە هێندێک ڕوونکردنەوەش پێویست بێت کە خۆم بیدەم. السلام عليكم براي بريز. مامۆستا محەممەد جعفەر بوو. السلام عليكم براي بريز. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سەرەتا پیرۆزبایی ڕۆژێکی پەشەنگۆی لە مێژووی دەنی کوتا دەکەم کە ئەویش ڕەمەزانی پیرۆزە لە هەموو مسلمانانی گیان بە تایبەتی مسلمانانی کوردستان و من شتێکشی تێبینیەکشمەیە بەڕاستی معنای ئێوە ئەبێت ئەوەش بزانن من چەند ڕۆژێکە پەیوەندی ئەەکەم بەڕاستی گلەیم هەیە و زۆری هەوڵ ئەدەم وەرناگیرێت بە ئەو ژمارانەی لەسەر شاشەکەی ئەتر حەزەکەم ئەو هۆکارە ڕوون بکەیتەوە بۆ دوای خۆش. مامۆستا محەممەد ببوورە مامۆستا تەوان ئێمە چەند هێڵێکمان هەیە ئەو هێڵانە لە کاتی بەرنمەکە جاری وایە هێشتا من دەسم پێ نەکردبووە هەندێک لە ئەو بەڕێزانەی کە ژمارەکان لەلایە ژمارەکان لەبەرە تەلەفۆنەکەن یعنی بەردەوامی لۆدێکی زۆر هەیە لەسەر ژمارەکانمان لەسەر تەلەفۆنەکانمان ئەوەیە مەوزوعەکە. بەڵێ تێگەیشتم بەڵێ تێگەیشتم بەس برای بەڕێزم ئەگەر بکرێت ئەو کەسانەی کەوا لە بابەتەکە دەرئەچن درێژەی پێ نەدەن بەڕاستی تۆ بابەتەکەت نووسیەوە چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین. زۆر ڕاستە ئەگەر بکرێت لەوە درێژەی پێ نەدەن باشترە و لە کۆتای ئاخر قسەمەوەیە داوا لە مسلمانان دەکەم هیچ خەمباریەک و شتێک لە ڕوێنە لە دڵێنە دروست نەبێت دەربارەی ئەمەی کەوا لە ماڵەوە نوێژ دەکەین لەبەرەوەی ئەمە حاڵەتێکە بەسەرمانە هاتە هەموو جیانی کردو بەس لەخوا بەجێ الحەمدولله ئێمە وەکو کەلار منطقەی گەرمیان لەخوا بەجێ حاڵەتەکان بەرەو کۆتایی ڕۆ و وەرزەکەی شوامان پێڵێت و دەستخۆشیتان لێکەم و سوپاس و پێزانیشمانەیە بۆ هەموو خەڵکی گەرمیانی خۆشەویست و هەموو شارەکانی کوردستان. سوپاس دەکەین مامۆستا. نازەنین خان کۆتا پەیوەندیە فەرموو. السلام عليكم. وعليكم السلام دادەکەم. زۆر سپاسان دەکەم بۆی پەیوەندیەکەم وەرگرا خوا جەزای خێر. تەوەرەکەتان چۆن پێشوازیکەی لە مانگی ڕەمەزان بەرزبەنکی فراوانە ئەو بەخەمی خواردن و چلێسیمان نەبیتن ئەو مشکلە پەیدا نەکەین بۆ ئێوارە چ بخۆن چ نەخۆن ئێمە بابیر لەوە بکەینەوە چ گوناحێکمان کردووە کە وەی لەسەر بکەین و لەبار خرس لە مامۆستایەکی ئاینی گیراوە با ئێمە ئەوەندە بە دوای هەڵەوکەم و کورتینە ڕای خۆی پێویست ناکە هزمی بکەینێ ئەوە دوای ڕەمەزانێکی زۆر باش بۆ هەموو لایەک دەخوازم خۆ هەموو لایەکمان خۆش بە ئینشاڵڵا داوا لە خوای پەروەردیگار دەکەم دەرگای مزگەفت ئینشاءالله چکە مزگەوت خیر و بەرەکەتە ئەگەر مزگەوت نەبیتن بەڕاستی ئێمە یعنی چۆن پەرتەوازە دەین بەڕاستی دەستخۆشی هەیە بۆ هەموو مامۆستایەکان مەزباندا دەوری باشیان هەیە نسیحەتی باسی خەڵک دەکەن ئینشاءالله هەموو لایەکتان سەرکەوتوو بێت. اللهم ئامین. سوپاس دەکەین دەست خۆش دادەجان. بەڵێ خۆشەویستان هەندێک لە پەیوەندیەکان ینی بەڕاستی پێویستیان بەوە هەبوو کە وەڵام بدرێنەوە ئەویشەوەیە ینی وەڵام ناببورن بەبەستمەوەی کە ڕوونکردنەوەیان سەبارەت بڵێم یەکیان لەوانە کاک ئامانج بوو کاک ئامانج ڕاستەکەی من خۆم باسی کەناڵەکەی خۆمەکەم و مەسئولێش نیم لە هیچ کەناڵێکی تر بەزەم کەناڵێکی مەسئولە لە بەرامبەر خەڵک و لە بەرامبەر خوای پەروەردگار و ئەوانەی کە ئەو ئیشانەی کە ئێمە یکەن لە ناو کەناڵەکەیە هەمووی هاوسەنگە بە شەرع ینی حەزەکەم جەنابەت لە نزیکەوە ئەگەر ینی تێبینی ئەوە هەیە کە ئێمە خوا نەخواستە بێشەرعیەکەین چونکە ئێمە داوای سەواب لە خوای پەروەردگارەکەین و بەتەمای پاداشتین بۆ ڕاستەکەی لە لای خوای پەروەردگار چاوەڕە هیچ ئەزرێکی تریش نین ڕۆژنامەنووسی ئێمە ڕۆژنامەنووسێکی زۆر هەژار و فەقیرن وەکو ئەو خەڵکی کە ئێستا هەر هەمووی هاواری لێ هەستاوە لە تاو هەژاری ینی حەز ناکەم هێندێک شت هەیە بێڵم بەڵام زۆرینەی ڕۆژنامەنووسەکانی ئێمە پێویستیان بەو پاکەتە خۆراکە هەبووە کە هەندێک لە ڕێکخراوەکان بەخشیویانە هەتا نەمانتوانی و ئەوانەشم بۆ وەرگرین لەبەرەوەی کە ئێمە مەسئولیەتمان هەیە هەروەها هەندێک جار دەزە پارێزین لە کۆمەڵک مباح لە کۆمەڵە حەڵال ڕاستێکی ینی حەزەکەم بزانی ئەم کەناڵێکی سەرتاپا شەرعیە جا ئێمە نە فلیممان هەیە نە هیچمان هەیە و بەردەوام ئێمە لێرە ئەو بەرنامانە هەمانە لە چوارچەوەی زیکرایە هەتا ئەو بەرنامانەی کە لە چوارچەوەی مەسەلەن بۆ نمونە تەندروستیە یا بەچێکی کۆمەڵایەتیە هەر شتێکە لەو بابەتانە بۆیە کەناڵەکە بەتەواوی مانا کەناڵێکی شەرعیە و هەروەها ڕاستەکەی بەڕێزان ئێمە پێمان خۆش نییە ئێمە نە خەڵک هانە دەین چکە وتم ئێمە مەسئولین و ئێمە چۆن هاوڵاتیمان خۆشەوێت دەمانەوێ ینی ڕاستەکەی لای هاوڵاتی هەمیشە قورس بێ
لە تەرازوەکە گەر حکوومەت بخەیتە لایەک و هاوڵاتیش بخەیتە لایەک ئێمە پێمان خۆشە تەرازووی هاوڵاتی قرس بێ و ئەمەشمان کردووە بە عەمەلی بەڵام ناشکرێ بە ڕێزانانی یعنی من پێم ناخۆش بۆ هەندێک لە ئەو بە ڕێزانە تۆزێک بە نەوعێک باسی یعنی و دەستەواژەکانیان زۆر باش نەبوو سەبارەت بۆ مامۆستا بەڕێزانی کە پێش کەمێک وەکو کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیان هەبوو بە هیچ شێوەیەک ئێمە ناچینە بابی ئەوەیە کە خوان خواستە قسە بە ئەمانە بڵێن ئێمە بەڕێزان بە دوواداچوونی خۆمانمان کردووە وەکو ڕۆژنامە نووس وەکو ئەرچی سەرشانی خۆمان ڕاستەکەی ئەگەر خۆمان یەقینمان وان نەبوایە کە هێشتا مەترسیەکە ماوە لەسەر هاوڵاتیان و ئەگەر خوا نەخواستە خەڵک لە کۆمەڵک شوێن هەیە کۆ ببێتەوە زیاد لە 50 کەس و 100 کەس و چووکاگەر ئێمە دەرگای مزگەوت بکەینەوە ئێستا مزگەوتەکان ماشەڵڵا پڕە بێ یعنی ئەگەر بەهاتایە و ئێمە دڵنیا بووینەوەی لەوەی ڤایرۆسەکە نەماوە مەترسیەکە نەماوە گیانی هاوڵاتیان لە مەترسیدا نییە حکومەت کەم تەرخەمیەکە بەڕاستی نەمانهێشت سەراحەت هێڵێ یعنی ئێمە خۆ ڕاستەکەی هەمومان ئەهلی مزگەوتین یعنی من بۆ خۆم الحەمدولله یعنی لەوانەیە زۆری ئێستا هاو نوێژەکان ماوانەیە کە لە مزگەوت نوێژەکەن جوان لێ ینی زۆرینەی الحەمدولله نوێژەکانمان لە مزگەوتەکەین و لێرە زۆرینەی هاوڕەکانمان نەچن بۆ نزیک مزگەوتێک لێرە مزگەوتێک نزیکمان ناچن لەوێ نوێژە خوێنن لەبەرەوە بەڕێزان ئێوە من حەزەکەم متمانەیەکتان بە ئێمە هەبێ بە کەناڵە ئیسلامیەکان لەوەی خوای زانێمە هیچ کەم تەرخەمی ناکەین لە کردنەوەی مزگەوتەکان بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە چونکە مانجی ڕەمەزان یعنی مزگەوت تۆ دڵت پەیوەستە بە مزگەوتەوە ئەنجا لێەوە دڵت پەیوەستە بێتەوە بە عیبادەت و هەروەها خەڵوەتی خوای پەروەردگارەکەی بەڵام حەزەکەم ینی ئەوە ینی لای ئێوە ڕاستی ینی یەقین بێ ئێمە بزانین بە فعلی مەترسی ئەو ڤایرۆسە لەسەر ژیانی هاوڵاتیان نەماوە چونکە شەرع ژیانی هاوڵاتی پێگرنگترە ڕاستەکەی لە هەر شتێکی دیکە مەقاسیدی شەریعە هەمووی بۆ پاراستنی ژیانی ئینسان و کەرامەتی ئینسان هاتووە هەر وەختێ ژیانی ئینسان لە مەترسیا بێ ڕاستەکەی وەکو وتراوە هەتا ماڵ بێوێ بە مزگەوت حرامە لەبەر ئەوە ئێمە هەمومان ئولفەتمان بە مزگەوتەوە گرتووە مزگەوتمان خۆشەوێ ینی کە ئێستا ئەبینین دەرگای مزگەوتەکانمان داخراوە گریانمانێت ڕاستیکەی بەڵام ئەوە بمانایە نییە بەڕێزان بیکەین بە هەڵڵایەکی گەورە ئەوەکو ئەوە بە هێندێک لەو بەڕێزانە وەڵا خەڵک با بچێتە سەر جادە و مزاحەرە بکە و نازام چی بکە ئەهلی ئیمانە بێ بە سەبر بن ئەهلی ئیمانە بێ هێمن بن من زەمانەتی ئەوەتانەکەم وعدی ئەوەتان پێدەم مەسئولیشم لەسەر ئەوە هەر وەختێک ئێمە بزانین فعلەن چونکە ئێمە تازەترین ڕاستەکەی تازەترین دانیشتنمان لەسەر لەگەڵ کۆمەڵک بەرپرسی ئەم شارە بەرپرسی مەسەلەن بۆ نمونە بەویژدانی ژەوانەی کە بۆ خۆشیان ئەهلی مزگەوتن ڕاستەکەی کردووە سوێنیان بۆ خواردوون کە مەترسیەکە ماوە لەبەر ئەوە بەڕێزێک نووسیوەتی چێشتخانە کراوەتەوە کافتریا کراوەتەوە نازام نێرگەلە خانە کراوەتەوە بەڕێزانەمانە نەکراونەوە هەر وەختێک کافتریا کرایەوە هەر وەختێک نێرگەلە کرایەوە شەر بە ئێمە پێشتانەکەوین بۆەوەی کە بچین خۆپیشاندان بکەن چۆن مزگەوت ناکرێتەوە بەڵام ناشکرێ تۆ مزگەوت بکەیتەوە بەڵام مەسەلەن بۆ منە بە یەک جار خوا نەخواستە لە هەر مزگەوتێک چەند کەسێک توش ببێ بە ئەم ماوە سەبر بکەین هەمومان ئەگەر خوا نەخواستە زانیمان حکومەت کەم تەرخەمیەکە ئەوە بە تەئیید هەمومان ئەچینە سەر جادە و داوا کردنەوەی مزگەوتەکانەکەین بەڵام لە ئێستاە ڕاستەکەی مەترسیەکە ماوە و هەروەها ئێمە وەکو وتم لەگەڵ بەرپرسان دانیشتوین لەگەڵ ئەوانەی کە بۆ خۆیان نوێژەکەن با سەراحەت بڵێم متەدەئینن سوێندیان بۆ خواردن کە ئەم مەترسیە ماوە بۆیە ئەندازەیەکە بێت چاوەڕێ بکەین بەشکم ئینشاءالله چۆن لە پێش ڕەمەزانە وتمان ئینشاءالله لە مانجی ڕەمەزانە ئەم ڤایرۆسە وردە کۆتاییەت ئینشاءالله لە دەستپێکی ڕەمەزانیشە وردە وا ئەکرێت کە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە ئینشاءالله ئەمەش بە شاد بینەوە بۆ مزگەوتی کە زیاتر لە مانگ و نیوەکە لێمان داخراوە هەمومان دڵمان بۆیە جۆشی هەمومان خەمی مزگەوتەکانمانە هەمومان خەمی عیبادەتەکانمانە ئینشاءالله مانجی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆزە بێ واروەها ئینشاءالله عیبادەتی مانجی ڕەمەزان ئەبێ بە بەرەکەتێک بۆ لابردنی ئەم ڤایرۆسە و ئەم بەڵایە و ئینشاءالله هەمووشمان لە لانی کەم لەو شەوانەی کە شەوی قەدرن و شەوی پیرۆزن ئینشاءالله چینەوە مزگەوتەکان تاکو بە یەکگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ